لە ناخۆشی دووربن لە هەر بربەست و ڕێگریە کە دێتە پێش ئێوەی بەڕێز. دیارە بەداخەوە ئەمساڵ بارودۆخەکە بەم شێوازە وای لێ هات، مەسلەی ئۆنلاین و مەسلەی ئەوەی کە نەمانتوانی زۆر بەیەکەوە بین و لەم کۆتاییانەشە هەرچەنێ بەڕێستان هاتنەوە ناو کەمپەس، بەڵام بەهۆی حەفلەی تەخەڕوج و ئەم شتانە ئیتر نەتوانرا شتەکانەوە خۆی بڕێەوە بچێت و بەپێی ئەو بەرنامە و پلانە بێت. بەڵام ئیتر هیوادارم هەموو لایەکتان سەرکەوتوو بن لە ژیانتانە و پیرۆزبایی ئاهینگی دەرچوونتان لێ یەکەم. بەڕێزان بەنسبەت پەترۆلیەم ئیکۆنۆمیک باز لە چاپتەری سێەکەین. چاپتەری سێ تەوان تایبەت کراوە بە ئیکۆنۆمیک ئیندیکەیتۆر یاخۆت بە شێوازێکی گشتی باز لە چی ئەکرێت، باز لە پێشبینیەکان و باز لەو پلانانە ئەکرێت کە چۆن ئەکرێت مەسەڵەن ئێمە لە ڕووی ئابووریەوە بتوانین کاریگەریمان هەبێت لەسەر سێکتەری وزە بە شێوازێکی گشتی و ئەبا بزانین ئایا سێکتەری وزە چۆن ئەکرێ ببێتە هۆی ئەوەی کە مەسەڵەن پێوانەیەکی دروستی هەبێت و پاشان لە ڕووی ئابووریەوە بتوانێت ئینڤێستمنتێک یاخود وەبەرهێنانێکی باش بکرێتەوە دواتر ئیکۆنۆمیک بەنەفێت بەدەست بێت. بەم شێوازە ئێمە بەردەوامە بین لە سەرەتایە they reduce net cash flow projection to single number. بێگومان ئەمانە بەڕێزان کۆمەڵی خاڵن کە بەگشتی باز لە پێشبینیکردنی لێشاوی پارەی نەختینەی دەکات و هەروەها چۆن ئەتوانرێت مەسەڵەن یاخود ئەرکی ئابووری ناسەکان یاخود ئەرکی ئەو کەسانی کە استراتیژێکدانن بۆ ئەوەی کە تۆ بتوانیت تەسیرێکی اقتصادیانت لەسەر چی هەبێت، لەسەر سێکتەری وزە بێت بەس شێوازێکی گشتی تەسیرێکی ئابووریانت یاخود سیاسەتێکی ئابووریانە دابڕێژیت بۆ ئەوەی کە بتوانیت وەبەرهێنانێکی دروست و وەبەرهێنانێکی قازانج بەخش بکەیت. لێرە پێمانەڵێت they reduce net cash flow projection to single number بە شێوازێکی گشتی لێشاوی پارەی نەختینە یاخود پێشبینیەکان بۆ ئەو لێشاوی کە سەرف ئەکرێت لە وەبەرهێنانە. بێگومان هەموو پرۆژێکتێک یاخود هەموو پرۆژێک پێویستی بە بڕێک پارە هەیە، بۆیە لە هەموو حاڵەتەکان لە سەرەتای هەر مەشروعێکە بە تایبەتی ئەوانەی کە لە مەجالی وەبەرهێنان ئیشەکەن لە سێکتەری وزە، ئەوانەی کە لە وەبەرهێنانی مەشاریع و پرۆژە گەورەکانە ئیشەکەن، بێگومان پێویستیان بە پارەیەکی ئێجگار گەورەیە بۆ ئەوەی کە ئیسیسمارەکانیان دەست پێ بکەن. بۆیە بە شێوازێکی ئابووریانە ئەگەر تۆ مامەڵە بکەی پێویستە چی بکەی؟ پێویستە reduce net cash flow projection، پێویستە کەمی بکەیتەوە ئەو پارەی کە سەرف ئەکرێت یاخود ئەو لێشاوە نەختینەی کە سەرف ئەکرێت بۆچی بۆ سینگل نمبر بۆ ژمارەیەکی کەم یاخود بە شێوازە گشتیەکەی لێشاوی سەرمایی نەختینەی کەمەکەیت بۆ ژمارەیەکی کەمتر بۆ ئەوەی کە تۆ لە کۆتاییە سود و قازانجێکت بۆ بەدەست بێ. یاخود ئەگەر پرسیارەکە ئەوە بێت ئێمە چۆن ئەتوانین قازانج بەخش پرۆجێکتێکی قازانج بەخشتمان هەبێ یاخود مەشروعێکی قازانج بەخشمان هەبێ، بێگومان بەکەمکردنەوەی لێشاوی نەختینەیی ئەو لێشاوە نەختینە گەورەی کە بۆی سەرفەکرێت تۆ ئەبێ استراتیژ و میکانیزمێکی بۆ دابڕێژێت. ئایا بەکەمکردنەوەی تێچوونە گشتەکانە، ئایا بەکەمکردنەوەی مەسەن فیکسد کۆست و ڤاریبل کۆست. طبعاً ئەمە دراسەیەکی زۆر وردەکارە، مەسەن تێچوونی جێگیرمانێ، تێچوونی ناجێگیرمانێ، هەموو ئەمانە پێویستە کەمەکرێ. بەڵام ئەوەی کە لەسەر ئێوەی بەڕێز زەرورە بۆ ئەوەی کە تۆ مەشروعێکی اقتصادی قازانج بەخش هەبێ، پێویستە چی بکەی؟ پێویستە ئەو لێشاوە سەرمایە نەختینەی بە شێوازێکی گەورە بتوانی کەمێکیتەوە. پاشان مێژە the relative economic attractiveness of the cash flow بە شێوازێکی گشتی تۆ چی کاتێک ئەتوانی ئابووریکی باش پێشکەشکەیت، چی کاتێک ئەتوانی مەسەڵەن ئابووریکی تەندروست بینا بکەی، ئەوش بە چی ئەکرێت؟ بەوە ئەکرێت کە تۆ بتوانیت ئەو پارەی کە بۆی سەرفەکرێت بە شێوازێکی تەندروست بەکاربێنرێ. مەسەن پێوانەیەک هەبێ بۆ ئەوەی کە بتۆ بزانی چەندێ پارە سەرفەکەی و لە کۆتاییە چەندێ پارەت لێوە بە قازانج ئەگات. بەڕێزان طبعاً لە زانستی ئابووریە شتێکمانەیە بە ناوی دراسە جەدوە. دراسە جەدوە بریتیە لە چی؟ بریتیە لە قیاسی یاخود بریتیە لە پیاوانەکردنی سەرجەم ئەو خەرجیانە کە تۆ لە پرۆژەیەکە سەرفی ئەەکەی. مەسەڵەن تۆ لە ڕووی ژینگەیەوە، مەسەڵەن تۆ لە ڕووی بازاڕەوە، مەسەڵەن تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە، تەنانەت تۆ لە ڕووی موقعەکانەوە، تۆ لە هەموو ڕووەکانەوە تۆ پێویست بە دراسەیەکەیە بۆ ئەوی کە ئەو پارەی قیاس بکەی، ئەو پیارەیە بپێویت ئایا چەندێک سەرفەکەی و بزانی لە چی بەرهەمێکە یاخود لە چێ فیلدێکە زیاتر پێویستە بە پارەیە و لە چی فیلدەکە کەمتر پارەوێ. بۆیە بە شێوازە گشتەکەی بەڕێزان
قیاسکردنی پارە بە تایبەتی لە مەشروع گەورەکانە بە تایبەتی لە مەشارعی وەکو سێکتەری وزە و لە مەشارعی وەکو مەسەڵەن سناعەت و پیشەسازی و هەموو ئەم شتانە لێشایەکی ئێجگار گەورە و خەیاڵی و سەرمایەکی ئێجگار قورسی پێویستە. بۆیە هەموو ئەمانە پێویستی بە قیاسکردنە ئەو کاتە تۆ توانی پێشبینیکردنێکی ئابوووریانی زۆر باش دەبێ، ئەتوانی تەسیرێکی باش لەسەر ئەو بارودۆخەدا بنیت بۆ ئەوەی کە قازانج بەخش بێ. وەلایەنێکی ترمانێت tell us whether or investment or أتوانين بلاين whether one investment gives us the greater economic benefit than other investment. أمش خالقي تراك بيمان ضلت وقازانجي آبوري كاتك أتوانيت مثلا قازانجكت جولة تربكي أجل أو كاتب بزاني أو باري كتو سرفي أكي أو كاش فلو ياخد أو ليشاوي نختين أو سرماي كسرفي أكي أبي بزاني أراضي تشسي أكتر أكي أبي بزاني شون investmenti بي أكي برزان. طبعا أنا بالنسبة أو كسانوي كزيادة مثلا للعين اقتصادية مثلا أو كساني كالروي ماركتينج أو مثلا أو كساني كأبن برايشكاري مثلا عابوري ياخد رايشكاري داري ياخد بشي ماركتينج ياخد بشي استراتيجي ومانجمنت لسيكتر كاني وزيا لمشاريع جوازة كان لكومبانيا نشتجيبون كان ياخد لكومبانيا صناعات وقشتياي ومو مشتريها أبي تو بزاني مثلا أم باري كتو ترخاني أكي أم ليشاوس نختيني كتو ترخاني أكي بو برهنان ببزاني أراستي چي سيكتر أكي بويا يكيك لمشاشي لقوركان ياخد يكيك لو ريسكاني كلا لإنفستمنتا بكاره هذا بريتيا لشي بريتيا لويكا تو أو باري كسرفي أكيد أراستي چي سيكتر أكي أراستي چي فيلدي أكي بويا كزوترين سرمایه و زۆرترین قازانجە بەدەست بێ. بۆیە لێرە پێماڵە economic benefit than other investment ئەبێ بزانێت چۆن سوودی ئابووری بەدەست دێت و پاشان چۆن ئەتوانیت بەراوردی بکەی لەگەڵ کەرتەکانی ترا و باشترین کەرت هەڵبژێری و باشترین سێکتەر هەڵبژێری. بۆیە بۆ ئێوەی بەڕێز ئەمە وشەیەکی زۆر گرنگە economic benefit than other investment. لێرەشەوە بە لەوانەی سەریشەوە هەموو ئەوانەی کە ڕەنگەکانیان تا ڕادەیە قاوەیە ئەوانە وشەی گرنگن کای ئاگاتان لێبێ. بەڕێزان کۆمەڵێک هێڵی گشتی یاخود ئاڕاستی گشتیمانەیە کە قیاسی سەرمایە و قیاسی لێشایی سەرمایی نەختینەیی پێکرێت کە وردە دواتر یەکێک باسییانەکەین. نهێت پرێزەنت ڤالو کە ئەمە یەکێکە لە بنەماکانی یەکێکە لەو قیاسە هەرە گرنگانەی کە مامەڵەی لەگەڵاکە یاخود ئەکرێتە بەرباز ئەش بریتیە لە بەهای ئێستا یاخود ئەو بەهایی کە ئێستا لە ڕۆژا بەردەستە. مەسەڵەن بەهای ئێستا مەبەسمان لە چێ بەڕێزان مەسەڵەن تۆ کاتێک ئینڤێستمنتەکەی بەتایبەتی لە سێکتەری وزەیە ئەبێ بزانی ئەو پارەی کە ئەگاتەوە دەستی تۆ بریتیە لە چەندێک ئەو قازانجەی کە ئەگاتەوە دەستی تۆ بریتیە لە چەندێک. بۆیە بە شێوازێکی گشتی net present value يعني بريتيا لبهاي استي روش كأمش كشون معاملة لقلاكرت بشوازي كي قشتي تو أبي بزاني كاتك النخي النود لبازار كان جيجيرنا بياخد برميل يجنو بري باي $5 ياخد $6 تماشا كي أبي بزاني شنو صرفكي بقول من برا زاني استل هرمي كردستان تيجي هر برميل نود يك زيادة $5 يعني تو يك برميل نود إنتاج بكي لهرمي كردستان تماشا كي $5 بو $1 تيجي مثلا لفيل ديواية $8 تيجي لو لا تيجي كان أمريكا لهندي حقل وهندي كلجي نوتي من هي تماشاكي زيادة لدوانزة بو $12 تيجي بويا تماشاكي كاتي كتو أتوي دراسة بكي بو أوي كتو بزاني لروي أبوريا وعاد تشني سود قازانجي أبوريا خد أبوريكي سقامجي بناكي أبيتو دنيا بيتولوي كآية نلخي روج ياخد بهاي روجكت بشوازي كي جشتي چنێکە و چنێ پارەت بەدەست ئەگات. یەکەم خاڵیان کە ئێمە بەبەسمانە باسی بکرد یەکەم consistently the most reliability and most frequently used in practice. ئەمە بە شێوازێکی گرنگ ئەبێت تۆ چیت هەبێت تۆ ئەبێت بە شێوازێکی گشتی میستاقیەتە دەبێت. ئەوەی کە گرنگە لێرە reliability بەڕێزان زۆر گرنگە بۆ شایی بۆ هەڵبژاردن بۆ ڕاستوهەڵە بۆ هەموو شتێک. ئەوەی کە گرنگە لێرە تۆ ئەبێ میستاقیەتی ئەو مەشروعە یاخود میستاقیەتی ڕۆژ یاخود میستاقیەتی ئەو سعرە بزانی لەو ڕۆژیان مثلا ئایا تا چەند مثلا جێگیرە مثلا بەڕێزان بۆ با بەنمونەیەک ئەمە ڕوونەکەین زیاتر مثلا میزداقیت یاخود احتیمالیت یاخود باوەڕ پێبوون مەبەسمان لێ چییە؟ مەبەسمان لەوەیە کە تا چەند تۆ اقتصادێکی جێگیرت هەیە تا چەند بازارێکی جێگیرت هەیە تا چەند دڵنیای لەوەی کە سەرمایەکەت قازانجەکە. بەڕێزان یەکێک لە کێشەکانی بازاری ئابووری یاخود یەکێک لە کێشە گەورەکانی سیستەمە ئابووری جیاوازەکان بریتیە لە نەبوونی دڵنیایی. بۆ نمونە بۆ
کۆمپانیەکان مثلا لە گریمان لە هەرێمی کوردستانە لە شارێکی استثمارات زیاترە لە شارێکی استثمارات کەمترە مثلا لە هەولێر لەوەی زۆرترین وەفد و کۆنسوڵی بیانی و لەوەی زۆرترین کۆمپانیای بیانی استثمارکە بۆ لەبەرەوەی مثلا لە شاری هەولێرە مثلا واهەست دەکەن مثلا حکومەت لەوێ واهەست دەکەن مثلا لەوەی هەست بە سەقامگیری بکەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان مثلا ئێستا هەرێمی کوردستان بە تێک ڕاجێگیرترێ لەکوێ هەرێمی کوردستان بە تێک ڕاجێگیرترێ لە وڵاتی عێراق مثلا کۆمپانیا بیانی فرڕەگەزەکان دیان لە هەرێمی کوردستان استثمارەکەن ناچن بۆ وڵاتی عێراق و ناچن بۆ بەغداد استثماراتکەن بۆیە بە شێوازێکی گشتی ڕیلایبڵیتی یەکێکە لەو خاڵە ئاساسیانی کە ئەبێتە هۆکاری ڕاکێشانی سەرمایە و ئەتوانێت ئینڤێستمنتی اقتصادی یاخود بنەفێت economic زیاتر بەدەست بێنێت. Tell us how much an investment is better or more than putting money into the bank or some alternative investment. خەڵک ترمانێ پێمان دەڵێت چی وەبەرهێنانێک یاخود کام وەبەرهێنان باشترە و کامیان خراپترە بۆچی بۆ ئەوەی کە تۆ بتوانانی پارە دابنەی و بتوانانی وەبەرهێنان بکەی و پاشان بەشێک لەو پارێت ئاڕاستی بانکەکان بکەی بۆیە بە شێوازێکی گشتی بەرەزان وەک لە پێشووتریشە ئاماژەمان پێکرد تۆ ئەبێ ڕێژەی ئزبێتە investment ئزبێتە or worth than putting money چیکە بەرەزان لێرە چیمان هەیە تۆ ئەبێ بزانیت کام ئینڤێستمنتیان ئزبێتە کامیان باشترە و کامیان وۆرس کامیان خراپترە ئەبێ باشترینیان هەڵبژێری و پاشان ئەڵتەرناتیڤ ئینڤێستمنت کە لێرە ئاماژی پێکراوە ئەبێ تۆ بزانی ئەڵتەرناتیڤی وەبەرهێنانەکان کامەیە مەسەلەن تۆ ئەو کاتی کە پارە تەرخانەکرێت بۆ بەرهێنان ئەو کاتی کە پارە تەرخانەکرێت بە شێوازێکی گشتی لە وەبەرهێنان لە سێکتەری وزەیە بەرەزان ینی چەندین سیناریۆی جیاواز ئەخەنە بەرباسی خوارد مەسەن کاتێککە کۆمپانیایەکی ئەمریکی یاخود کۆمپانیایەکی بیانی دێت لە هەرێمی کوردستانە ئیسیسمارەکە بەرەزان تەماشاکەی بیل لە چیە کاتەوە بیل لەوا کاتەوە لە کام فیلدیانە ئینڤێستمنت بکە و کامیان لە هەمووی باشترە بە شێوازێکی گشتی بۆ ئەوەی کە زۆرترین قازانج و زۆرترین سەرمایی بەدەست بێتەوە و لایەنێکی ترمانەیە بە کە ئەمش